ئێمە ئەگەر ورد ببینەوە تەماشای زمانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم خۆشەویستەکانم لە زمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم مزگەوتی پێغەمبەری خوا حتا پێغەمبەریش وفاتی کرد سقفی مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها سعفی داخورما بوو زەوی مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لم بوو و مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک قات بوو والله براینە نە مبەڕیدەی تیا بوو نە گەرمکەرەوە نە فێنکەرەوەشی تیا بوو صحابە کاتێک باران بۆ ئایایە هەمویان تەڕ ئەبوون و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە سوجدەی لەناو قوڕا بردووە لەگەڵ ئەوەشە ئەو مزگەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێی دروست کرد کۆمەڵە خەڵکێکی دروست کرد توانیان ئەم دینی خوا بگەن لەم لاوە بگەنە کنارەکانی سین وەلەو لاشەوە گەیشتنە ئەسپانیا و پورتوغال و ئەوانە هەمووی دەوڵەتی ئیسلام بوو و گەیشتنە لێوارەکانی فەڕەنسا و لەم لایشەوە ئەفریقا ئاسێکەن خۆشەویستەکانم ئەو پیاوانە بوون کە لەو قوتابخانەیە پەروەردە بوون مع العلم مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە ئەمەندە پارەی بۆ هاتووە قەت باس ناکرێت و پێغەمبەر بیویستایە لە مەڕمەڕ دروستێ کرد بیویستایە بە جوانترین شێوە ئەو مزگەوتەی دروستە کرد و بە جوانترین شێوە ئەی کرد خۆیان وەتەنی ئەی کرد بە ڕەمزێ بۆ ئەی بمێنێتەوە ئەو مزگەوتە بەڵام لەگەڵ ئەوەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئەوەندە ئەیوت بەس شوێنە لێ عیبادەتی تیا بکەین تەواو تر گرنگ نییە مزگەوتەکەی من لە مزگەوتەکەی فڵان مهمتر بێ ئەمڕۆ منافەسەی وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم یەکێ لە علاماتی آخر زمان ئەوەیە منافەسەی مزگەوتەکەی کێ مزگەوتەکەی گران بەهاترە و زۆرتری تێچێ ئەمڕۆ لەم زروفە مزگەوتی وا هەیە ملیارێ دۆلاری تێچێ مزگەوتی وا هەیە 2 ملیار دۆلاری تێچێ بەڵام کێ پەروەردەکە کوان کۆمەڵە مسلمانێکی ژێر چەپۆکە کۆمەڵە مسلمانێک کە هیچ ئەسباب و وەکارەکان ناگرنە بەر کۆمەڵە مسلمانێک کە هەر کار بەدەستێ بێت ئەبن بە چڵتەوە خۆری و ئەبن بە ماساوچی ئەو کار بەدەستە کۆمەڵە مسلمانێک ئەڵێت دەست بنە سەر کڵاوەکەتەوە بابانەی بە کۆمەڵە مسلمانێک پەروەردەکە ئەڵێ زمانت بگرە با سەرە سەلامەت بێ کۆمەڵە مسلمانێک دروستەکە کەوا بەبەر چاویانەوە ئێمە نزیکەی 2 ملیار خەڵکین ئێستا لەسەر زەویە بەبەر چاومانەوە 2 ملیۆن و نیو مسلمان قەتڵ و عام ئەکرێن دەنگی ئافرەتان و دەنگی مناڵان ئەگاتە هەڵهەڵەی ئاسمان لەگەڵ ئەوەیە یەکم سەرکردەیەک نییە لە سەرکردەی مسلمانان یەک تۆزیە غیرەتی بجوولێ زەڕەیە غیرەتی بجوولێ ئەوە پەروەردەکە مع العلم لە زمانێک لە زمانەکانە یەک ئافرەتێک تعدای لێکرا خەلیفەی مسلمانان سوپایەکی کۆ کردەوە هەموو سەرزەوی تۆقان لەبەر خاطر یەک ئافرەتێک کە تعدای لێکرا ئافرەتێکی مسلمان ئەمە فەرقی بینی ئەم مزگەوتانەی ئێمە مزگەوتی زەرەق و بەرە مزگەوتی زەخرەفەی زۆرتر بێ مزگەوتی فەرشەکەی ئاوا بێ مزگەوتی بەداخەوە ئەمەیە یعنی تەسەوراتی مسلمانان وا ئەزانن بەوە سەرکەوتن بەدەستێنن بەس نازانن بە پێچەوانەوە ئەوە واتە کە زیاتر خاوە بیتەوە زیاتر تەمەڵە بی زیاتر حەز لە دنیا ئەەکەی زیاتر حەزەکەی دەست بگری پێوە دەرنەچی ئەم دنیاە بەجێ نێڵی ئامادە نیت لە پێناوی خوایە ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر دینەکەی خوا پێویستی پێت بوو قوربانی بدەیت بە ماڵت بە سەروەت و سامانت بە نەفسی خۆت